خواست و داواکاری دانیشتوانی کەرکووکە ڕەوشی ئەمنی شارەکەیان ئاسایی بکرێتەوە و پێکێنانی ژووری هەمانگی ئاوبەشیش لە کەرکووک بە پێویستێکی ئەم قۆناغا ژمار دەکرێت. بەوتەی چاودێرانی سیاسیش لە کەرکووک ئەرکی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێما کار بۆ پێکێنانی ئەو ژوورە بکەن لە پێناو دامەکردنی ئاسایش و ئارامی زیاتر بۆ دانیشتوانی کەرکووک. بێگومان دروستکردنی ژووری ئۆپراسیۆنی هاوبەش زەرورەتێکی ڕۆژە بۆ ئێستای کەرکووک، چونکە ئێمە لە داهاتووە چاوەڕوانی هەڵبژاردنێکی چارەنووسازەکەینەوە لە 12/5 ئەمی ژوا کادێمە داواکاریەکانمان و وەزەوە فشارەکانمان چڕ بکەینەوە لەسەرەوەی کە هەوڵێکی جددیتر بدەین و حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە هەوڵەکانی زیاتر و چڕتر بکات لەسەرەوەی کە ژووری ئۆپراسیۆنی هاوبەش لێرە دروست کرێ. لەو یاسایی و دەستوریەوە ئەیکە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیە بە پلە یەکەم ئەبێ بە هاوبەشی هێزێدا بنێن بۆ دابینکردنی ئەمنیەتی شاری کەرکووک بە تایبەت لەم هەڵبژاردنەی ئێستادا. ئێمە پێویستمان بۆ ژوورە هەیە و بە وجودی هێزی پێشمەرگەی کوردستان وەرەوە ئاسایش لەو ژوورە بۆی بتوانن تەنسیقێکی باش بکەن بۆی خەڵک لە جێی بە دڵنیایەوە بچێت بۆ سنووقی دەنگدان و لەوە دڵنیا بێت کە ئەمنیەتی پارێزراوە و هەروەها هەموو نەتەوەکانی تر، چونکی ئێمە ڕاستە سیاسەکان ئێمە سراعمان هەیە لەگەڵ سیاسەکان، بەڵام خەڵکەکەی ئەچ برا عەرەبەکانمان چ برا تورکمانەکانمان ئەو متمانەیە زیاتر لە پێشمەرگەی ئایبنن نەکێزێکی کرد. على مبدأ الإدارة المشتركة. پەرلەمانتارێکی عێراقی شاشکرای دەکات پێشمەرگە بەشێکە لە سیستمی بەرگری عێراق و لە یاسای بودجەشدا پێشمەرگە پشتی خۆی بۆ دانراوە، بۆیە نابێت هیچ لایەنێک ڕێگر بێت لە بەشداری پێشمەرگە لە ژووری هەمانگی شارەکەدا. هەندێک لایەن پێی وایە پێشمەرگە میلیشەیە، هەندێک لایەن پێی وایە پێشمەرگە غەریبە. پێشمەرگە بەپێی دەستور جزئێکە لە منزومەی ئەمن و دیفاع و لە قانونی موازنەی مەساڵانە تەخسیسی مالیمان بۆ دیاری کردووە، بۆیە پێشمەرگە غەریب نییە و پێشمەرگە هێزێکی نیزامیە و عێراقش ئەوە دەزانێت و هەموو سیاسێک ئەوە دەزانێت، بەڵام خۆیان لە جێلیەدەن. ئەمە لەلایەکەوە لەلایەکی دیکە کە قسە ناکرێت لەسەر کەرکووک لەلایەن هەرێمی کوردستانەوە. من قەناعەتێکم پێیا کردو ئێمە کەرکووکیانە کاری خۆمان دەکەین و کەرکووکیانەش ئیداری خۆمان نەدەین و کەرکووکیانەش دیفاع لە خۆمان دەکەین لە هەمان کاتشایە. بەڵێ بڕوای تەواومانشەیە بە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەکانی داهاتوو قسەی جددی لەسەر مەلەفی کەرکووک بکا لەگەڵ بەغدا، بە تایبەتی لە دوای انتخابات. من پێم وایە گرنگترین مەلەف کە حکوومەتی هەرێمی کوردستان قسەی لەسەر بکا مەلەفی کەرکووک و ناوچەکانی دەروی کوردستانە بێت. وەک شارزانی بواری سەربازی شاماژەی پێدەکەن بە پێی دەستوری هەمیشەیی عێراق پێویستە لە دۆسی ئەمنی ویداری و خزمەتگوزاری ناوچە جێناکۆکەکاندا هەرێم و بەغدا بەشدار بن و لەم قۆناغەشدا کە لێکەوتەکانی ڕیفراندۆم ئەو ناوچانی دووچاری ڕەوشێکی ناستەقام گیر کردووە هەرکی بەغدا و هەرێمە ژووری هەمانگی ئاوبەش لە کەرکووک دروست بکەن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.